زۆریان بینیوە و ئەوەی کە ئێمە هاتی نسلێبانی بوو ماوەیەکی زۆر ینی داوایان دەکەن کە بێن لە ماڵی بەڕێستان ببینەوە لە ماڵێکە لەبێنەوە ئازادی گەلەکەیاندا نەتەوەکەیاندا قوربانیان داوە ئازادێکی زۆریان چێشتووە بۆیە ئێمەش پێمان باش بوو کە بین سەردانی لە ماڵێکیاوە بەڕێز و شۆڕشتێ بکەین کە شوێنێکی دیارتان هەیە لە مێژووی تێکۆشانی گەلی کورددا و لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە چەند ئەو شاندە شانجێکەکە دوش بە داگیرکاری دەوڵەتی تورکیا و پەیامی عاشتی بۆ گەلی کورد و پەیامی هاوپەیمانی و پشتیوانی بۆ گەلی کورد هێناوە بۆیە پیان باش بوو یەک بە یەکیان کە بێنە ئێرە و لەگەڵ ئێوەدا قسە بکەن و بەشێک لەو ئێش و ئازارێکی ئێوە چەشتوتانە هاوسۆزی خۆیان بەرامبەر بەو شتە نیشان بدەن و ئەگەر شتێکیش لە داهاتوودا بکرێت مەسڵەن هەندێک قسەکە کرا لە دەرەوە وەرزتان هەواڵدارانش باسی کرد ئەگەر ڕێکخراوی گرە ڕێککەوت و بکرێت ئەمانە ببن بە پردی گواستنەوەی نێوان ئەو ڕێکخرا و ڕێکخراوە جیهانیەکان و تێکۆشانەدا پێکەوەی و هیوادارم هەتا سەرکەوتن پێکەوە بەردەوام بین و ئەو کەسانش کە هاتوون دەزانن کە شۆڕشی گەلی کورد تەنیا شۆڕشی کورد لە پێناو ئازادی گەلی کورددا نیە شۆڕشێکی جیهانیە و ئەوانیش بەشێکن لەو شۆڕشە جیهانی دژ بە داگیرکاری و فاشیزم کە لە ئێستادا دەوڵەتی تورکیا و ئێران و بەتایبەتی دەوڵەتی تورکیا لەم قۆناغەدا پێشەنگایەتی فاشیزمی جیهانی دەکات. I'm an internationalist delegation of peace, and this means that on the one hand we want to see how war affected the life of the persons here, so we're really glad that we can meet you as somebody affected by this war quite a lot. ئێمە بەشێک لە دەلەگاسیۆنی ئاشتینە کە ئەمڕۆکە لێرەی بوو هەروەهاش پێمان باش بوو کە بنەماڵە کەسی سیڤیل ببینین کە چۆن شەڕ ژیانی وان باندۆر کردووە. But also not only because of that, but also because we want to express our solidarity with all people who want to live in peace in this world. So we're also just glad to be able to be here to get to know you as a person and as people living in Kurdistan. بەڵام بێگومان نەتەنیا بۆ ئەوەی کە بەس ئێوە و دەردێوە لە نزیکەوە ببینیت بەڵام داعینی کاتیشدا هاودەردی هاوخەمی خۆمان بتوانین لە نزیکەوە لەگەڵ ئێوە پارۆ بکەین. I think that we as persons from Europe cannot estimate the pain that this drone attack has brought to your family. بێگومان ئێمە وەکو کەسانێکی کە لە دەرەوە هاتوین دەبێتن کە ئێشوانێکی ئێوە کێشاوتانە وەکو ئێوە بخۆتان هەست بۆ ئێشە بکەین. But we still want to show you that we're not looking away, that we're here today also to show that the world is seeing this and that the world knows that Turkey is responsible for it. بەڵام لێرەینە بۆی کە بتوانین هەستی خۆمان لەگەڵ ئێوە پارۆ بکەین بۆ هەروەهاش بێەوە بڵین کە دنیا دەبینێتن کە تورکیا چۆن ژیانی خەڵکی لێ باندۆر دەکات و شەڕخوازی سیاسەت شەڕخوازەکانی تورکیا. But it's also not only the Turkish state which is responsible for this, but we also know that there are other states who support the Turkish state because they're in NATO together, because we have weapon exportations a lot to the Turkish state that is used here against people. And I come from Germany, we do lots of weapon exports to Turkey. أمان أجر قاطز بن أمان ضني إما بجين بدل البولات الجوركان تأكيد سنور الدان البولات. What we are demanding today is to stop the Turkish state aggression, and we know that this is not possible only with the Kurdish people. We need also internationalist support with this, and we want that the internationalists also be our voice in their country and to make more awareness in where they are coming from, and that can help us to at least to make the damage less